لە خانەقین 200 خانووی نیشتەجێبوون کە مێژووی بنیاتنانیان دەگەڕێتەوە بۆ 150 ساڵ پێش ئێستا مەترسی داڕوخانیان لەسرە. ئەو ژمارە خانووە دەکەونە گەڕەکەکانی مەیدان و حەمیدیە و عەبدوڵڵابێگ. ئەو گەڕەکانەش بەشێکن لە مێژووی خانەقین و خانووەکانیان بە شێوازی تەلارسازی کۆن بنیادراوە و لە قۆناغی ئێستادا پێویستیان بە پاراستن و نۆژەنکردنەوە هەیە. مال ديالنا وآثار ديالنا تائسة مندية، فأو مال إلى مندنس تراثه، ثقافته، حضارته، فلذلك مع الأسف يعني تم شاكيد تدمير كليا واهتمامنا ديالي، فمفروض الحكومة اهتمام بأداء تراثه وثقافته وحضاره، لأن شو برسي من بحث بكنا لا أجيال من بأنه خانقين ديال يكي منهم يكي مؤرخية يكي هنيقة أي قصيدة وليلة شو يجاتلو يشمل بيدان مولوي كرئيس هند ثقافة آثار بي هات خانقين مشاريع جوان كرد اهتمامي فردا حميدية بتشوف المال هم تراثية قشتي توال برميت ميدان خمانية كاسم نامتي جلوة مستوصفي لوابي قبل نفسه بجاصل حتى ما آباء ما نجاد من باتي كان نوبر وتراثية تايساش أو مال الرميان مدنية كسر بلانسة بس هيكل مدنية فدواء كده مسؤول ذات علاقة أو كسر مسؤول بان سيد التراث من الدائرة التراث يعني كبير اهتمام بيد ويتشتيله تواد برميد نيل برميد حتى تبليغ ابو الملك بكر بابا النرميه التراثيه تعويض يمكن وشيتشي سەرۆکایەتی شارەوانی خانەقین چەندین جار نووسراوی ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی عێراق و هەرێم کردووە و دەرخستەی تایبەتی بۆ نۆژەنکردنەوەیان ئامادە کردووە لە پێناومانەوە و پاراستنی خانوەکان و ناساندنیان وەک شوێنێکی مێژوویی. ئەم خانوانە کە هێمای شارستانیەت و تەلارسازی کۆن ئەبەخشێتە ئەم شارە وا لە ناوەچن لەبەر بەهۆی ئەوەی کە حکوومەت هیچ بایەخێکی بەم شوێنانە نەداوە خەڵکەکەش ناچارە و خاروانە بڕوخێنێت و خانووی تازەی لە جیاتی دروست بکە. هیوادارم حکوومەتی هەرێم بێتە دەنگمانەوە و بتوانێت پارێزگاری لەم خانوانە بکات. خانەقین یەکێکە لە شارە دێرینەکانی عێراق و کوردستان و لە دێر زەمانەوە مرۆڤی تێدا ژیاوە و ئاوەدان کراوەتەوە. بەهۆی ئەمەشەوە خاوەن چەندین شوێنەواری کۆن و مێژوویە و بەهۆی پشگوێخستن و نۆژەن نەکردنەوەیان ساڵ لە دوای ساڵ بەرەو نەمان و داڕوخان دەچن. شاخەوان محەممەد، کورسات نیوز، خانەقین.